چند سالن دیرا جنا قیمتا جنا زیوک کرکرن هرده خاصه دیلانه او در واخست زیلان او قیزاکه پر نازکو او تخواست که از جوالاتی خارا هر شکی بدم او تخواست که از جوالاتی خارا تقولتي برامن از تم جوالاتی خارا في جاريخ بدمه بون نصيبي و الجوارا جلك سپاس كم ونجيبونا هوال جيبونا دوست جيبونا احباب ون بخيراتن صار شواتن از جلك سپاس كم جن جيان آزادية جن جيان آزادية پێم وا بێ ڕێکەوت نییە قەدەریژ نییە کە لە هۆڵێکی ئاوادا بە ئامادەبوونی ئەم هەموو ڕەنگە جوانەی کۆمەڵگاکەمان لە هۆڵێک بە ناوی ژنێکەوە ئەجێخان ئەم پرسەیە دەگیرێ ئەمە وزەی گەردوونی هەواڵ زیلانە زۆر باوەڕی بە ڕایەڵەی هەست و عەقڵ هەبوو دەیگوت تۆ چەند بە عەقڵ بیر دەکەیتەوە دەبێت لە هەمان کاتدا هەستت بە پێی عەقڵ بجوڵێنی چونکە عەقڵ بەبێ هەست درڕندایەتی دروست دەکا ئەوانەی هەواڵ زیلانیان شەهید کرد عەقڵێکی درڕندەی بێ هەستن بێویژدانن بێ ئەخلاقن بۆ ئەوەش گیان لە ژیانی کۆمەڵگاکەی ئێمەدا نییە دەبێ پاک بکرێنەوە دەبێت لە زەهنمانە پاک بکرێنەوە ئەوەی هەواڵ زیلان کردی لەگەڵ کۆمەڵێک ژنی ئازادی خواست کۆمەڵێک ژنی بەویژدان دامەزراندنی یادگایەکی مێژوویی بوو ئارشیفێکی ژنی کورد بوو تەنیا و تەنیا هەواڵ زیلان بە قەڵەمەکەی بە مەعریفەی دەیویست ئەو یادگا مێژوویە پێش بخا بەڵام درڕندەکان هەمیشە پێمان دەڵێن کۆمەڵگا دەبێ بێ مێشک بێ دەبێ بێ کولتور بێ نابێ مێژووی هەبێ بەڵام ئێمە ئەمڕۆ لێرەین بۆ ئەوەی بەردەوامی بەو مێژووە بدەین کە دەبێ بینوسینەوە مێژووی ئازادی دەبێ مێژووی کۆیلایەتی خۆمان بناسین و تووڕی دەینە زبڵدانی مێژووەوە لێی تێبگەین بۆچی ئێمە کۆیلە کراوین بۆ داگیر کراوین وەک هەواڵ زیلان دەڵێ هیچ کەسێک هیچ هێزێک هێزی ئەوەی نییە هاواری ژن ژیان ئازادی بێدەنگ بکە زۆر کورد پەیامێکی دیکەم بۆ دەسەڵاتدارانی هەرێمی کوردستانە دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان دەبێت دوژمن باش بناسن کێشەی کۆمەڵگەی ئێمە کێشەی دەسەڵاتدارانی هەرێمەکەمان ئەوەیە دوژمن ناناسن مێژووی دوژمنی داگیرکەران ناناسن بیان ناسن بۆ ئەوەی کۆمەڵگاکە ڕوبەڕووتان نەبێتەوە ئەمڕۆ ئێمە کۆمەڵگایەکمان هەیە هەموو ڕۆژێ ڕوبەڕووی داگیرکاری دەبێتەوە لە ڕووی کولتوریەوە لە ڕووی ئەخلاقیەوە لە ڕووی ویژدانیەوە لە ڕووی ئابووریەوە لە ڕووی مێدیاییەوە ناگیهان ئاکارسەل ناسراو بە هەواڵ زیلان
ئەو ژنەی پرەنسیپەکانی ئازادی ژنی لە فکر و ژیانی خۆیدا بەردەستە کرد و تا شەهید بوونیشی بەردەوام بوو. ناگیهان خەزێنەیەکی ئەکادیمی کۆمەڵایەتی و زانستی بوو. تێکۆشەرێکی بەردەوام بوو بۆ پێشخستنی ژنان بەگشتی و ژنی کورد بە تایبەتی. ئەو لە سلێمانی لە باشووری کوردستان وەک پەناهەندەیەک بوو، بەڵام بە چالاکی و وزەی بەردەوامی و بە تێکۆشانی هەموو سنوورەکانی بڕی بوو. هەڤاڵزیلان ژنە لێکۆڵەر و ئەرشیڤان و ڕۆژنامەنووس بوو. تەواوی ژیانی بە دروشمی ژن، ژیان، ئازادی تەرخان کردبوو بۆ تێکۆشان و خەباتی ژنان. ئەو ژیانی لە پێناو گەڕان بە دوای دانایی و ژیری دابەخت کرد. بیر و باوەڕەکانی خۆی تێکەڵ بە هەر شوێنێ دەکرد کە بۆی دەچوو. هەمیشە بەرگری لە جەوهەری ژن و کۆمەلگا دەکرد. بەر لە دوو ڕۆژ دەستێکی ڕەشی تیرۆر گەیشتە ژنە ئەکادیمیستی باکوور خاتووناگیهان و تیرۆری کرد. خاتووناگیهان هەواڵێکی تێکۆشەر و خاوەن فکر و قەڵەم بوو. ئەندامی بۆردی ئەکادیمیای ژنۆلۆجی بوو. دەیان بروی بیرۆکە و پرۆژەی زانستی و ئەکادیمی لە خەیاڵیا بوو بۆ بەرەو پێشچوونی ڕەوشی ژن. بەڵام بەداخەوە دژمنانی کورد و ئازادی و تاریکپەرستان بواریان نەدا ئاواتەکانی بێتەدی و ترسنۆکانە تیرۆریان کرد. بە ناوی یەکێتی ژنانی کوردستانەوە سەرەڕای ئیدانەکردنی ئەو کارە نامرۆڤانەیەی دژ بە ئازادی دووپاتی ئەەکەینەوە کە کاروانی ژن خەبات ژیان بە تیرۆری هەڤاڵناگیهان کۆتایی نایە. هەڵبەتە ئەوەی کە ئێمە زۆر نیگەرانەکە کوشتنی یاخود شەهیدکردنی تیرۆرکردنی کەسێک لە ناوەڕاستی گەڕەکێکی قەرەباڵغی وەکو بەختیاری لە ناوەڕاستی شاری ڕۆشنبیرانە بەڕاستی کارەساتە. بەڕاستی ئەبێ بەرپرسانی ئەم هەرێمە هەوڵ بن ناوی شاری سلێمانی بگۆڕن لە شاری ڕۆشنبیرانەوە بۆ شاری تیرۆر. لە ڕاستیا شەهیدکردنی کەسێکی وەکو هەڤاڵناگیهان تەنها کوشتنی جەستە نییە، بەڵکو کوشتنی فکرە، کوشتنی بیر و باوەڕە، کوشتنی ئەکادیمیایە. ئەمانە هەمووی کارەساتە، ئەمانە هەمووی بەڕاستی زەرەرێکی زۆر گەورە بوو کە لە ژنۆلۆژیکە و لە ئەکادیمیای ژنۆلۆژیکە و لەگەڵ ئەوەشە من ئەڵێم ڕۆژانە کەسانی وەکو هەڤاڵزیلان ئامادە ئەکرێت، کەسانی وەکو هەڤاڵزیلان دروست ئەکرێتەوە. بەڵام ئەمانەوێت یعنی ئێمە پێویستمان بەوە هەیە جارێکی تر بگەڕێینەوانێ بۆ دواوە بزانین ئێمە لەم شارەیە لە 30 ساڵی ڕابردووە بە هەموو هەرێمی کوردستانەوە کوشتنی ژن بوو بە ناوی تیرۆر، بە ناوی هینەوانەیە شەرەفەوانێ بەداخەوانێ. بەڵام ئەم جارەیان هەستان کوشتنی ژنیان کرد بە مۆرکێک، بۆ مۆرکێکی سیاسی. ئەجا دەستیان کرد بەوەی کە ژنان شەهیدکەن، تیرۆرکەن، تیرۆری سیاسی. ئەوەڵا زیلان وەکێکێ لێکۆلینەر وەکێکێ ئەم بێژە کەسێکی ئاکادەمیسیان ژیانە خۆ تەواهی ji bo gelê xwe ji bo azadiya tevahiyên jina jiyanek rûmet rastî jiyan kir. Lê mixabin dijminên gelê Kurd, dijminên azadiya jina, dijminên حقیقاتê mixabin ew li vê de şeklek terorî qetil kirin.